سەرکردەی سونەکانی عێراق ڕۆژی یەکشەممە یەکەم هەنگاوی بەردی بناغەی دانا بۆ بنیادنانەوەی مزگەوتی بەناوبانگی ئەلنووری لە شاری مووسڵ کە لە ماوەی 3 ساڵ لە جەنگی نێوان چەکدارانی داعش و هێزەکانی عێراقدا بە ڕووخاوی جێ هەڵدرابوو. هەموو ئەوەی کە ماوەتەوە تەنها دەواازە بەردینەکەی مزگەوتەکەی و ئەو نەخش و هونەرەیە کە سەر دیوارە سەوزەکەی داپۆشیوە لەگەڵ بەشێک لە بنکەی منارەی مزگەوتەکە. بەرپرسانی نەتەوە یەکگرتوەکانی باڵیۆزانی ئەوروپی ڕۆژی یەکشەممە بەشداریان لە ڕێوڕسمی دانانی بەردی بناغەی نوێکردنەوەی مزگەوتەکە لەگەڵ نوێنەرانی سیاسی عێراق و سەرکردە ئاینیەکاندا کرد. ئێمە ئەوڕۆ بەردی بناغەی ئەو مزگەوتە بە ناوی ئەو شەهیدانەوە دائەنین کە ڕۆیشتن و زەردەخەنە لەسەر ڕویان دەدرەوشایەوە ڕووناکی لە چاوەکانیانە پرشنگی ئەدا چونکە ئەوان دەیانزانی لە جەنجێکدا شەهید دەبن جەنجێکی کراوە لە پێناو مانەوەدا کە وەک دەیبینین ئازادکردنی مزگەوتی ئەلنووری و شاری مووسڵی بەدوای خۆی داهێنا. مێرنشینە یەکگرتوەکانی عەرەبی زیاتر لە 50 ملیۆن دۆلاریان بەخشیوە بۆ بنیادنانەوەی پرۆژەکان کەوا چاوەڕوان دەکرێت بەلایەنی کەم 5 ساڵ بخایەنێت دوای سەدەیەک لە خزمەتکردنی ئەو شوێنە لەلایەن موسڵمانەکانەوە بۆ ئەوەی پەرستشی خۆیانی تێدا بکەن. مزگەوتی ئەلنووری لە ماوەی جەنگدا بوو بەو شوێنەی کە مێژوویەکی ڕەشی بۆ عێراق تۆمار کرد. ئەمە ئەو شوێنە بوو کە سەرکردەی داعش ئەبوبەکر بەغدادی تێیدا وەستا و خەلافەتی دەوڵەتی ئیسلامی داعشی ڕاگەیاند دوای ئەوەی چەکدارانی تیرۆریستی داعش لە ساڵی 2014 پەلاماری شاری مووسڵیاندا.